سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووتان. خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لە ڕێگەی لایڤە لە گروپی سەنتەری ڕۆشنبیری هزرا هاتوومە خزمەتتان و بە پێویست ێزانم کە سوپاسی ئەم گروپە بەڕێزە بکەم کە لەسەر داوای ئەوان من هاتووم محازەرەیەکتان پێشکەش بکەم و ناونیشانەکەیشی چەمچی خودایە لە نێوان ئاین و فەلسەفەدا. جاگەر ئاگادارم بکەنەوە سەبارەت بە دەنگ و نازام وێنەوە شتانە ئەوە سوپاسانەکەم، چکە من بە حەقەتی شتێک نابینم، هەتا ئێستا هیچ شتێک نابینم. ئەگەر کەسێک ئاگادارم بکە، یعنی بۆی ئەگەر کێشەکەوی لە بابەتی دەنگ و وێنەوە شتانە چا بکرێت. بارحاڵ من هیچ شتێک نابینم. بە حەقەت ئەگەر ئیشکال هەبوو، کێشە هەبوو لە بابەتی وێنەوە شتانە، ئاگادارم بکەنەوە بۆی ینی چا بکرێتن. بۆی مەبەستمەوێ ینی کات بە فیڕۆ نەدەین، چکە بابەتەکە و تەوەرەی کە ئەمانەوێ باسی بکەین تەوەرێکی ئاڵۆزە بە حەقەت، چونکە ئێمە لە بەردەم چەمکێکداین کە ئەو چەمکە ینی پڕە لە دژی، واتە پڕە لە جوانی و پڕە لە ناشیرنیش، پڕە لە پاسەوان، پڕە لە دژایەتی، پڕە لە جەنگ، پڕە لە میهرەبانیش عینی کاتە. هەڵبەت ئەو چەمکە هەڵگری کۆمەڵێک دەلالەتە، واتە ئێمە لە بەردەم چەمکێکی ئاڵۆز داین کە ئەویش چەمچی خودایە. باشە، تەوان چەمچی خودا یا بڵێنە و چەمکەی هێزی شاراوێ. باشە، ئەو چەمکە تەمان جگە لەوەی کە ینی هەڵگری کۆمەڵێک دژایەتی لە ناو خۆیە، یا کۆمەڵێک دەلالەتە، یا هاو ئاراستەی و دژە ئاراستەی هەیە، لە عینی کاتیشە ینی ئەو چەمکە داینەمۆی یا بەدیهێنەری کۆمەڵێک چەمچی ترە کە هزری ئینسانی بەرهەمی هێناوە. ئەگەر ئاگادارم بکەن سەبارەت بە دەنگوشتیوە، ئەوە لای کوشتیوا دەبینم بە حەقەت. ئەگەر باشە و بڵێن باشە، نازانم چکە من هیچ شتێک نابینم وەکو کۆمنت، بەڵام چەند کۆمەڵە کەسە بینم وەکو کە لە ناو لایڤەکەدا. تاوان هەڵگیری کۆمەڵێک دەلالەتە لە ناو خۆیدا. باشە، واتە ئەو چەمکە هەم داینەمۆی یا بەدیهێنەری یا هۆکاری کۆمەڵێک چەمچی تریشن لە فکری ئینسانیە، کەواتە ئاڵۆزترین چەمەک ئێمە دێن وردەکەینەوە و مەبەست لە وردکردنەوەی ئەو چەمکە شتێک با بەرچاوڕوونی بێت. واتە ببورن، من زۆر تەندروستیم زۆر تەواو نییە، بەڵام هەوڵەدەم کۆنتڕۆلی خۆم بکەم. تەمان ئەو چەمکە چەمچی خودا کاتێک باسی یەکەینەوە وردی یەکەینەوە، مەبەستیایدا کەمکردنەوە یا زیادکردنی نییە، یا ڕەتکردنەوە یا ئیسپاتکردنی نییە، هەر بۆ با بەرچاوڕوونی بێت. ئەوە کۆمنتەکەم بینی زۆر باشە، ماڵکۆ زۆر باشە. کەواتە مەبەستەکە چێت توێژینەوەیەکە. باشە، و ئێمە چۆن بین ببین بە خاوەنی فکری خۆمان وەکو کورد، و چۆن بین هەڵێنجانی خۆمان بۆ چەمکەکان بکەین، و چۆن بین ئیدی خوێندنەوەی کوردانە بۆ بابەتانە بکەین، واتە نەک بە معریفەیەکی تەقلیدی بین، یا بە وەکو تووتی، یا بە بابەتێکی وەرجێڕدراوی، واتە وەکو بە کوردیکردنی دەقێک یا کتێبێک یا نازام چێک. ئێمە بەو شێوازە نابین بە خاوەنی فکر، کەواتە ئێمە
من مەبەستمەوەی بڵێم یعنی ئەو وردکردنەوەی کە دەیدەم یا ئەو توێژنەوەی کە یا ئەو شیکاری کە دەیدەم سەبارەت بە چەمچی ئیلا چ لە بازنەی ئاینە چ لە بازنەی فەلسەفەیە ئەوە خودی فەریدون لێ بەربرسە چونکە ئەوە بۆچوونی منە و وەک ئاماژەشم پێدا مەبەست نەکەمکردن و زیادکردنیەتی نە ئیسپات و ڕەتکردنەوەیەتی بەڵکو بین هەڵتەکانیەکی مێژووی بۆ چەمکە بکەین باش چۆن هەڵتەکانی مێژووی بۆ چەمکە ئەەکەین ئێمە و چۆن ئەتوانین لە دەلالەتەکانی ئەو چەمکە تێبگەین طبعا من دواتر دەرفەتی هەر بەڕێزە ئەدەم ئەگەر پرسیاری بۆ دروست بوو من لە بازنەی بڵێم بابەتەکەی ئەبێ من لە خزمەتیان و خۆشحاڵیشم کە هەمووتان ئامادان و هەمووشتان بەخێر بن ئەوانەی لەمەوە دواشدێن هەر بەخێر بێت ئیتر بە سادەیش قسە ئەکەین هیوادارم گفتوگویەکی هیمنانەش بکەین طبعا کاتێک باز لە چەمچی خودا ئەکەین ئەبێ بە پرسیارێک ئێمە بچینە ناو تەوەرەکە چۆن چەمچی خودا ئایا زادەی ترسە یا زادەی وەهمە واتە وەهمێکە ئینسان دروستی کردووە یا زادەی عەقڵە طبعا هەر یەکێ لەوانە کۆمەڵێک ئاراستی تر وەرەگرە ناو خودی خۆیە من دواتر لە کاتی وردکردنەوەکانیانە ئاماژەیان پێدەم کەواتە زادەی ترس بۆچی چونکە سەیرەکەی ینی لە مێژووی مرۆڤی سەرەتاییە مرۆڤ بە حوکمیەوەی تەجروبەی شتەکانی کردووە واتە تەجروبەی تەنانەت هێزی خۆشی کردووە هەستی کردووە شتێکی تر هەیە لە سەروی ئەوە هێزێکی تر هەیە نمونە ئەو پێویستی بە باران بۆ ئیتر پێویستی بۆ ئاسمان مەسەن هەور بێ بارانی بۆ بارێنێ مەسەن پێویستی بە ڕووناچی بووە خۆر ڕووناچەکەی داوەتی کەواتە لێرە یعنی ئەوەی کە ئاسمان پێدات مەسەن مرۆڤ خودی خۆی توانای نەبووە یا زەوی دێت مەسەن کشتتوکاڵی بەرهەمی پێدات شوێنی نیشتە جێبوونی پێدات باشە کەواتە ئەو هێزە ئیتر ئەوە لە توانای ئینسان نییە وەکو خۆی ینی وەکو خۆی بیکات کەواتە شتێکی تر هەیە لەو بەهێزترە مەسەن زەویە ئاسمانە خۆرە ئیتر هەورە بارانە ئەو شتان کەواتە لێرە زادەی ترسە واتە بە ترس دێت فرە خودایی لێ دایکە بێت واتە ئیتر پیرۆزی لە دایکە بێت واتە پیرۆزی ئەناسێت بۆچی پیرۆزیەکە وەکو بابەتی ڕێزگرتن نییە بێڕێزی بگرێت نا ئەو لە ترساوە ئاکات ینی بەهۆی پێویستیەوە ناچارە بێت ینی ملکەچی نیشان بدات بۆەوە ئیتر لێرە عیبادەت لە دایکە بێت بەم جۆرە دواتر ئەو بابەتانە لە ناو شارستانیەتەکانە ینی ڕەنگەداتەوە شارستانیەتی مرۆڤایەتی بە نمونە شارستانیەتی سۆمەڕیەکان سەنەوە فرە خوداییان هەبووە هەرچەندە سۆمەڕیەکان بڵێن قسەیەک گوایە کوردن ینی کۆمەڵێک دەلیلیش هەیە شارستانیەتی بڵێن مەسڕیەکان هەماشت فرە خوداییان تیادا هەبووە فرە خوداییەکەی مەسەلەن شارستانیەتی مەسڕیە ینی ئەوان دوو خودای گشتیان هەبووە خودای ئاسمان و خودای زەوی یا بڵێن ئاسمانی خودا و خودای زەویش واتە یا زەوی خودا باشە واتە دوو خودایی طبعا ئەوەی ئاسمان ئەوان پێیان دەگوت ڕاق باشە بە حوکمیەوەی ئیتر ڕووناچی پێدان و ڕاعەکەش کە لە شارستانیەتی مەسڕیا هەبووە ینی خواوەندەکەی ئاسمان بووە ئەو لە تەنیشت مەسەلەن ماڵەکەی لە تەنیشت ئەوە بووە لە تەنیشت خۆر باشە بە پێی تێگەیشتنی ئەوە باشە ئیتر لە هی زەویش هەماشت کشتتوکاڵیان بەروبوومیان پێدا ئاویان پێدا ئەو شتانەیان پێدا ئەویان لێ نابوو ئەو زیر ئەو دوو خودایە دوجار بە تێپەڕبوونی کات دێن یەک ئەگرنەوەنە یەک دەگرن واتە بەبێ شەڕ یەک ئەگرن بە تێگەیشتنی من لێرەدایە ینی خودابوون بۆ مرۆڤە گوازرێتەوە واتە بڕین فەراعینەکان لە دایکە بن واتە لە ئەنجامی یەکگرتنی ئەو دوو خودایە چونکە
مرۆڤ فێر بۆ بەرجەستەی خودا بکات، واتە حەزی لێیە شتەکە ببینێت، ئەگەر نەیبینێت ئیتر بۆ ئەو ینی سەختە هەزمی بکات. بە تێگەیشتنی من لێرە فێرعەونەکان لەدایکە بن، یا بڵێن خودای ئینسانی لەدایکە بێت، ئیتر ئەوان دێن نوێنەرایەتی خودا ئەکەنەوە جارێکی باشە، واتە ئەوان پیرۆزەکرێن. پیرۆزەکە هەر لە ئاسمان یا ببورن، هەر لە زەویە نامێنێتەوە، بەڵکو گوازرێت و بۆ ئینسان. ئەوجارە ئینسانەکان دێن قۆڕغی ئەو بابەتەکەن، و ئەو بابەتی فرە خودایە ئەگوازرێتەوە بۆ مەسەلەن یۆنانیش. مەسەن بنەماڵەی خودایەکان لە چیای ئۆڵەم بوون باشە، بەڵام جیاوازی خوداکانی یۆنانیەکان چی بوون؟ چونکە لە شارستانیەتی مسڕیا بە تێگەیشتنی من بەرجەستەکردنی خودا لە مرۆڤ دروست بووە، دەگوازرێتەوە بۆ یۆنان. ئیتر ئەوان دێن پەیکەرەکانیان لەسەر شێوەی ئینسان داڕێژنەوە، خوداکانیان ئینسانن و بنەماڵەیان هەیە، خێزاندارن و ڕۆژانە تەدەخولی کاروباری ئینسانەکانەکەن. کەواتە لێرە مرۆڤەکە پیرۆزەکرێتەوە. پیرۆزی واتە ینی لە ئاسمانە دابەزێنرێت و لە زەویش وەرەگیرێتەوە. ئیتر ئەوە جۆرێکە لە پەیکەر داتاشینی پەیکەری. بۆیە ئاینەکان با بڵێن ئاینە ئاسمانیەکان، ئەوانەی پیانە گوتری ئاینی ئیبراهیم یا ئاسمانی با بڵێن، دێن گوایە بەرەنگاری ئەو دیاردەیە ئەبنەوە، بەڵام دوجار خودی پەیڕەوی ئاینەکانیش هەمان کار دووبارە ئەکەنەوە. بۆچی؟ هەڵەی ئاینەکان ینی لەوەوە دروستە بێ کاتێک ئەوانیش دەیانەوێت بەرجەستەی خوداکە بکەن. لە کاتێککە ئاینەکان هاتوون، نمونە ئەگەر باس لە سێ ئاینە بڵێم زەقەکە بکەیتە بە ئاینی ئاسمانی بەناوبانگن، نمونە ئاینی یەهودەکان کاتێک دێت ئەو پێیان دەڵێت، ینی کتێبەکەیان تەورات پێیان دەڵێت کە ئێوە نابێت کۆیلە بنزانی، ئێوە ئیتر نابێت مەسەن فیرعەون بێن بە خودایەک بزان، چکۆیش وەکو ئێوە ئینسانە. تەنانەت خودی موسای ڕێزدار بە تێگەیشتنی من هەمان کاریگەری ئەوەی لەسەر بوو، بەرجەستەکردنی لەسەر بوو. لەبەرچی چونکە هەر لە دەقەکانی خۆیانە کاتێک موسای ڕێزدار یەکەم جار مفاتەحەی خوداکە یا خوددا مفاتەحەی ئەوەکە هێزە شاراوەکە، موسا ڕاستەوخۆ داوای بینینیەکە. بۆچی؟ ئێخرە و لەژێر سێبەری فیرعەونا گەورە بووە، هەر لە ڕووی لاوەعیە ئەو حەزی لە بەرجەستەییە، بینینە، ئەو تەسەوڕی ئەوە ناکە کە شتێکی تر هەبێت، واتە لە غیابی بەرجەستەکردنیشە هەبێت، تەسەوڕی ناکە. بۆچی؟ ئێم لە ناودا پەروەردە بووە، بتەوێت نەتەوێت کاریگەری لەسەدانێت، گەلەکەشی بە هەمان حاڵەتدا تێپەڕین، کەوتونەتە هەمان هەڵە، بەڵام ئەوە بە گەورەتر. چۆن؟ کاتێک دەربازیانەکات، ینی ئەو جارەی کاتێک موسا غایبە لەوێندە، دێن بتێک سازەکەنەوە. بۆ ئێوان حەزیان لە بەرجەستەییە، چونکە ئەوان ساڵانێکی دوور و درێژ بە کۆیلەی ژیاون. کاتێک تۆ بە کۆیلەی ژیای وە خودایەکی بەرجەستت لە بەرچاوە بوو، ئیتر تۆ بتەوێت و نەتەوێت لە لاوەعیە کاریگەری لەسەدانێت. ئیتر موسا چەندە پێیانەڵێ کە بەو شێوازە نیە، ئەوان چونکە هەستی خۆ بەکەم زانینیان هەیە، پێیان وانییە کە بتوان ببن بە موسا وەک چۆن نەیانەتوانی ببن بە فیرعەون. پێیان وایە ئێستا فیرعەونەکە گوازراوەتەوە بۆ موسای ڕێزدارە، پلەکە گوازراوەتەوە، هیچی تر نییە لەلایەوان. بۆی ئەوان هەمیشە شتەکان داوا لە خودی موساکەن، دەڵێنە موسا وامان بۆ بکە. ئەوان تەسەوڕی ئەوە ناکەن کە ئەوانیش دەتوانن ڕاستەوخۆ مفاتەحەکە بکەن. بۆیە کاتێک دەبنەمایەکەیان بۆ دێتە ئامۆژگاریەکە پێیانەڵێت ئێوە هەمووتان یەکسانن، بەڵام هێشتا باوەڕ ناکەن. بۆچی؟ بۆیە سەیرەکەی ئیتر مەعبەد لەدایکە بێت، کاهینانی مەعبەد لەدایکە بنەوجە. بەڵام مەبدەی ئاینەکان چییە؟ مەبدەعەکەی چییە؟ ئەوان دەڵێن
بەپێی دەقی خۆیان دەڵێ ئێوە گەلی هەڵبژێردراون. هەڵبژێردراون بۆچی؟ بۆ نوێنەرایەتیکردنی ئاشتیانەی مەبدەعەکە، مەبدەعە گشتیەکە کە مەبدەعێکی ئاشتیانەیە. باشە؟ و لە سفری ئەمسالە، ئەگەر هەڵە نەبم سفری ئەمسال بەشی 3 لەوێن دەرپێیان دەڵێ کە ئێوە ئەی نەوەکانم، ئێوە لە بەرامبەر ئاشتیە، بۆ ڕاپەڕاندنی ئاشتیە ئێوەم هەڵبژاردووە. واتە نوێنەرایەتی خودی مەبدەعە ئاشتیەکە ئاکەن، نەک خودی جیاوازیەکان. بۆچی ئاینەکان دێن بەرەنگاری ینی بتەکانە بنەوە؟ هۆکارەکە ئەوەیە کە مرۆڤ بە تێگەیشتنی من مرۆڤ نابێ خۆی بچوو کاتەوە. واتە ئاینەکان دێن پێیان دەڵێن ئێوە ئەتوانن نوێنەرایەتی هۆشمەندی بکەن، خودی خۆشتان ئەتوانن نوێنەرایەتی مەبدەعە گشتیەکە بکەن کە مەبدەئی بەیەکەوە ژیان و هەڵکردن و قبوڵکردنە. ئەو مەبدەعە هەمیشە گوازراوەتەوە لە هەموو ئاینەکانە، تەنانەت لە ئاینی زەردەشتیشە کە پێشترە هەمان حاڵەت دووبارە ئاکاتەوە، لە ناو هیندۆسەکانە هەمان حاڵەت دووبارە ئاکاتەوە. بۆیە من یعنی دەمێکە گوتومە ینی ئاین بە تێگەیشتنی من کە وەلەوانی پێچەوانی زۆربەی هەر زۆری فەیلسوفەکان و یان بیرمەندەکانەوەوانە بێت کە گوایە داهێنراوی مرۆڤە. بە تێگەیشتنی من مرۆڤ ناتوانێت ئاین دابێت. ئاین چونکە مەبدەعەکەی یەک مەبدەعە، واتە مەبدەئی بەیەکەوە ژیان و هەڵکردنە، و مرۆڤ لەبەرەوەی تەماحگیرە کێشەی ئاینەکان خودی مرۆڤەکە بۆیان دروستەکات بە ناوی پەیڕەوکردن لە ئاینەکان. بۆچی؟ چونکە ئەوان هەوڵ و تەقەڵای ئەوە ئەدەن ئەها بە خاوەنەکە بگەن، نەک بێن پەیڕەوی لە مەبدەعەکە بکەن. لە کاتێکە خاوەنەکە یعنی لە دەرەوەی عەقڵی ئەوانە، لە دەرەوەی فامی ئینسانە، ئیتر ئەوان دێن ئەوجا ئیتر مەزاهب جیابتو ها مەسەلەن دینی تر ئاینەکەی عیسای ڕێزدارە، یعنی تەنانەت یعنی ئەوان دەڵێن یعنی عیسای ڕێزدار پێغەمبەری ئاشتیە. باشە؟ کەواتە یعنی کەواتە نوێنەرایەتی مەبدەعە گشتیەکە ئاکا. مەبدەعە گشتەکە چی؟ ئاشتیە، بەیەکەوە ژیانە. و تەنانەت پۆلسی پیرۆز کە یەکێکە لە قسیسە گەورەکانیە، ینی نامەکانی پۆلس بەناوبانگە لە مێژوە، یەکێ لەو نامانەی ببورن من تەندروستیم زۆر تەواو نییە، یەکێ لەو نامانەی کە بۆ ئەهلی ڕۆم دەنێرێت لەوێن دەریانی دوای ئەوەی کە دێ پێناسەیەکی بابەتی ئاشتی و ئاینەکە و مەفهومی ئاشتی و بەیەکەوە ژیان و یەکتر قبوڵکردن و ڕێزگرتن و ئەو شتانە دەکات، دواتر شتێکی زۆر جوانی تێدایە و نامە بەحەقەت ئەو دەڵێ ینی ئیمانی حەقیقی بەوە پێوانە ئەکرێت کە چەندە لە ناو بازنەی ئاشتیدایە، نەک لە دەرەوەی بازنەکەدا بێت. کەواتە کاتێک لە دەرەوەی بازنەکەدایت بە تعریفەکەی پۆلس ئەوە خودی دەرچوونە لە ئیمان. بازنەکە چییە؟ یەکتر قبوڵکردن و ئاشتیە. وەک چۆن لە بڵین لە ئەحدی کۆنە بڵین تەوراتە هەماشت بوویان دووبارە ئاکاتەوە. لە ئاینی بڵین محەممەدی ڕێزدارە ئیسلام خودی باوەڕدارەکان دەڵێن هەر خودی ناوەکە وشەکە ئێواتە ئاشتی. و یەکەم کاری محەممەدی ڕێزدار بۆ شوێن پێکردنەوەی خۆی بنیادنانی ئاشتی بوو لە نێوان مەسەلەن دوولایەنە ناکۆکەکانی بڵین مەدینە. دواتر لە نێوان بڵین ئەو کەسانی کە کۆچیان کردووە ئەو کەسانی کە پێشوازیان لێکن هاوکاریانەکە چۆن یەکتر قبوڵ بکەن. باشە؟ کەواتە لەناو خودی ئاینەکانی یەک مەبدەئی گشتی هەیە. ئیتر ئەحکامەکانی من باس ناکەم چکۆ بابەتی فقە و ئیشی من نییە، کاری من نییە، و فقە بۆ باوەڕدارەکانەوە باسە و بۆ باوەڕدارەکانیانە. واتە کاتێک دێن دەکەونە ململانێ لە ناو فقەکە ئەکەونە ململانێوان. بۆچی؟ بۆ مەبدەعەکە نییە، واتە بۆ بەیەکەوە هەڵکردن نییە، نا، بەڵکو بۆ ئەوەیە
کامیان نوێنەرایەتی یا بڵێن ئەبێتە پۆلیسی ڕاستەوخۆیی هێزە شاراوەکە کە خوددایە. لێرێ مەزاهیبەکانەها بەریەکەکەون لەناو ئاینەکانیشە بەریەکەکەون. لێرێ کاتێک تۆ لەناو بازنەی ئیمانەکە دەرەچیت ئیتر هەوڵی ڕەشکردنەوەت ئەدەن. بۆ؟ چونکە پێیان وایە خودی خوێن ڕشتنی تۆ ئەوە نزیکیان نەکاتەوە لە خودا گەردوونیەکە با بڵێین. بێ ئاگا لەوەی کە مەبدەعەکەی خودا گەردوونیەکە چییە؟ ئەوان زیاتر لە عەقڵی خۆیان ڕۆیشتن بە تێگەیشتنی من. ئەوان هێشتا خۆیان نەناسیوە هەوڵەدەن خودا گەردوونیەکەیان بناسن. لە کاتێکە خودا گەردوونیەکە داوای لێ نەکردوون ئەو بناسن، چونکە ئەو لە دەرەوەی فامە بەپێی دەقە دینیەکان و باسەکان باشە؟ ئەو بەڵکو دێ داوای کردو مەبدەعەکە بناسن. مرۆڤەکان هێشتا مەبدەعەکەیان نەناسی و دێن مەبدەعەکە عەبڕ دەکەن. بۆچی؟ بەهۆی چاوچنۆچیەوە، بەهۆی ئەوەی دەیانەوێت ئەوان ببن بە سەردارە ئیتر، ئەوان ڕابەرایەتێکە بکەن. لێرە چەمچی دەسەڵات بە ناوی خودداوە لەدایکە بێ. بۆیە ئاینەکان بە درێژایی مێژوو هۆکاری بێکۆ ژیان نەبووینەوانە. لەبەرچی؟ چونکە خودی ئاینەکان پەیڕەوەکانیان نەهاتون مەبدەعەکە بناسن، ئەوان زیاتر تەرکیزیان خستۆتە سەر لایانی مەسەن بابەتە فیقهیەکان ئەحکامەکان. نمونە بە مەسەن بەگەلی موسای ڕێزدار ئەڵێ ئێوەم هەڵبژاردووە، ئیتر ئێستاش هەر لە مێشتیانە وا چەسپیوە کە ئیتر ئەوان سەرداری عالەمن، خەڵکەکەی تر کە لە دەرەوەی ئەوانە گوێ درێژە. کاتێک بە گەلی عیسای ڕێزدار ئەڵێت ئێوە ئەبێ دوژمنەکانیشتان خۆش بێت، باشە؟ ئیتر ئەوان لەبری ئەوەی بێن ئەو مەبدەعە گشتیە وەربگرن دێن خاج بەرزەکەنەوە، خاج بەرز دەکەنەوە، دێن جەنگەکەن خوێنە ڕێژن، بەرامبەرەکان ڕەشەکەنەوە. باشە؟ بۆچی؟ چونکە لە مەبدەئی یەهودیەکانە پێیان وایە موسای ڕێزدار ڕاستەوخۆ یعنی باڵاترینەکەیە. بۆچی؟ چونکە ئەوەی لە موسای ڕێزدارە ڕوئەدا چییە؟ ڕاستەوخۆ مفاتەحەی خوددایە لەگەڵیان بەپێی دەقەکانی خۆیان، کە ئەوە لە مێژووی بڵێن ئاینەکانە ڕووی نەداوە، واتە حاڵەتێکی ئیستیسنایە. ئیتر ئەوان ئەو ئیستیسنایە چۆن لێکەدەنەوە؟ گوای ئەو گەورەترە لەوانی تر. بۆیە ڕاستەوخۆ خوددا هیچ وەسیتێک بەکار نایێنێ، ڕاستەوخۆ مفاتەحەیەکە. بەڵام بە تێگەیشتنی من وردم کردەوە، چونکە پەروەردەی موسایی لەناو بەرجەستەکردنی خوددادا بووە کە فیرعون بووە. ئیتر بۆیە ڕاستەوخۆ پرسیارەشی لێ کات، ئەڵێ وەرە بابەت بینم، چونکە ئەو فیرعونی هەر بینیوە کاتێک گوتوێتی من خوداکەتانە. ئیتر باوەڕی نەکردووە کە شتێک بێت یعنی لە دەرەوەی بەرجەستەکردنە هەبێت نەیتوانی هەزمی بکات، بۆی ڕاستەوخۆ داوا ئەکات. هۆکارەکە لێرەی بە تێگەیشتنی من. بەڵام ئەوان دێن یعنی پەیڕەوانی موسای ڕێزدار دێن، ئەوان دەڵێن نا ئێمە گەلی هەڵبژێردراوین، کەواتە لە هەمان عەقڵیەتی 3000 ساڵ پێش ئێستاییدا ئەوان لە مەفهومەکە تێنەگەیشتن بۆ ئەوە هەڵبژێردراون بێن لەناو یعنی مەبدەعەکە ممارەسە بکەن کە مەبدەعە گشتێکەیە، ئەویش ئاشتی و بەیەکەوژیان و قبولکردنی ئەوانی ترە. کاتێک بە پەیڕەوانی عیسای ڕێزدار ئەڵێ ئەوان دێن چی یەکەن؟ دێن عیسا ئیتر ئەوان بەرزی یەکەنەوە، ئەڵێن ئەوان ڕاستەوخۆ خوددایە و ئیتر هاتووە یعنی هەموو تاوانەکانی ئێمە هەڵگرتووە، لادانی مەسئولیەتە لەسەر خۆیان، وەک چۆن یەهودەکان دەیکەن، لادانی مەسئولیەتە، واتە زەغەڵیە. مرۆڤەکان بۆیە پیرۆزی لەدایکە بێت، بۆی مەسئولیەت لا بدەیت. باشە؟ ئیتر ئەوان پێیان وایە کە عیسای ڕێزدار هاتووە هەموو تاوانەکانی ئەوان هەڵەگرێت و ئیتر ئەوان لەمە دوو هەر تاوانێ بکەن ئاساییە، چونکە ئەو نوێنەرایەتی هەموو تاوانەکانی کردووە و لە پێناویە خوێنی ڕشتووە و خاچ ئیتر پیرۆزەکەنەوە. بۆیە بەرز یەکەنەوە، واتە لە پەنا پیرۆزی و ئێمە تۆ ئەکوژین.
چاوچنۆ چییە؟ واتە مەبدا گشتەکە وە نەبێتەوە جارێکی دیکە. لە ئاینی محەممەدی ڕێزدارە هەمان حاڵەت دووبارە بێتەوە. پەیڕەوەکانی ئەڵێن ئەوە ئیتر ئەوان ناڵێن ئەوە کوڕی خوددایە، ئەوان دەڵێن ئەوە خۆشەویستی خوددایە. هەمان کارە، بەڵام بە ناوی جیاوازە، هەمان کارە. و تەنانە زیاتری ژەڕۆن دەڵێن کەون و کایناتی لەبەر ئەو خوڵقاندووە. چەند ڕۆیشتون هەمان شتە، هەمانەوەی کە خۆدزیینەوەی لە مەبدەع گشتەکە، وەک چۆن پەیڕەوانی عیسای ڕێزدارەکەن یا پەیڕەوانی موسای ڕێزدارەکەن، پەیڕەوانی محەممەدی ڕێزداریش لە هەمان دۆگمایدان، هەمان بتسازیان کردوتەوەش. خۆدزیینەوەی لە مەبدەع گشتەکە کاتێک خۆ دەزیتەوە ئیتر مەزاهیبەکان لەدایکەمە پیرۆزەکردن، ئەمجا ئیتر گۆڕەکان پیرۆزەکردن، دەقەکان پیرۆزەکردن. لە کاتێکدا خودی ئەو شتانە بۆ مەبدەع گشتەکەیە، بۆ پاراستنی مەبدەع گشتەکەیە. کاتێک مەبدەع گشتەکە شێوێندرێ بۆ چییە؟ بۆ ئەوەیە ڕاستەوخۆ بکەن بە خاوەنی مەبدەعەکە. دۆگمایی لەکوێدایە؟ دۆگمایی ئایندارەکان لەوەدایە. هەڵبەت من بە شێوە گشتەکە قسە ناکەم، بۆ بەرچاوڕوونی من ینی مەبەستم ئەوەیە زۆرینە، ینی هەر هەمووی نا، مەبەستم هەمووی نییە. چکە من دواتر نمونەتانە دەمێ، ینی بۆی بەریەکەوتن دروست نەبی لە قسەکانمە. ئەوان دێن ڕاستە خۆیانەوێ مەبدەعەکە عەبڕکەن بگەن بە خاوەنی مەبدەعەکە. بۆچی؟ بۆ چاوچنۆچی. ئیتر لێرە ململانەیە دێتە گۆڕێ بابەتی عیبادە دەوچە، ڕیابازی، دەسەڵات لە پەنا خودا، کوشتنی لێ پەیدا بێت. بۆیە خودا بۆتە هۆکاری خوێن ڕێژی، نەک هۆکاری بەیەکەوە ژیان. بۆچی؟ چونکە ئاینەکان لی بەرپرسن، پەیڕەوانی ئاینەکان لی بەرپرسن، نەک خودی ئاینەکە، چکەوان هێشتا خودی ئاینەکان نەناسیوە، واتە نەیانتوانێ مەبدەعەکە بدۆزنەوە. ئەوان هاتوو خەریکی ئەحکامەکانن، بزانن مەسەلەن چ پیرۆزە، چ بخۆن چ نەخۆن، خەریکی ئەو شتانەن. ئەوە جزئیاتەکەیە. ئەوان ون بووینە لەناو جزئیاتەکە، بەهۆی ون بوونیانەوە لەناو جزئیاتەکە ئیتر مەبدەعەکەیان ون کردووە کە بابەتی ئاشتیە. لە کاتێکە ینی خودی سروشتیش نمونەیەکی دیکەیە بۆ ئاشتی. ئەوان هێشتا تێی ناگەن، هێشتا شەڕی ئەوواکەن کام پێغەمبەر بەرزترە. هەمان کارەوە. بۆچی؟ چونکە پاڵنەری ئەوە بابەتەکە چییە؟ مەسەلەن پەیڕەوانی موسایی دەڵێن ئەوە جیاوازە، موسا جیاوازە، چونکە مفاتەحی ڕاستەوخۆی خوداکەی کردووە، بارزترینە، کەواتە ئەو ئەتوانێت شتێکمان بۆ بکات. باش، چونکە ئەو ڕاستەوخۆ نوێنەراتی خوداکەکە. پەیڕەوانی عیساییش هەمان قسە دووبارەکەنەوە، بەڵام بە شێوازێکی دیکە. ئەوان دەڵێن تاوانی ئێمەی هەڵگرتووە. پەیڕەوانی محەممەدیش هەمانش دووبارەکەنەوە، هەمان گاڵتە جاڕی. ئەوان دەڵێن شەفاعەتمان بۆ بکەن. هەمان شتە، هەمان گاڵتە جاڕیە. ئەوە بۆ چییە؟ بۆی خۆیان لە مەبدەعەکە بدزنەوە، واتە مەسئولیەت نەناسنەوە. کاتێک مرۆڤ مەسئولیەت ناناسێتەوە، مەبدەعەکە ناناسێت، مەبدەع ئاینەکە، ئیتر کوشتار دێتە گۆڕێ، خوێن ڕێژی دێتە گۆڕێ، ئاینەکانە بن بە گاڵتە جاڕی. کاتێک ئاین بوو بە گاڵتە جاڕی، خودی چەمچی خودا بێ بە گاڵتە جاڕ. بۆچی؟ چونکە ئاینەکان بە حساب نوێنەرایەتی ئەوەکەن. کاتێک نوێنەرایەتەکە لە واقعا بینی تۆ گاڵتە جاڕیە، بێ خودی چەمکەکە گاڵتە جاڕی بێت. لێرە وەهم لە دایکە بێت، کەواتە ئەوانەی پێیان وایە ینی ئاین چەمچی واتە زادەی ترسە، من مێژۆکەیم پێگوتم، یا زادەی وەهمە، لێرەوە سەرچاواگرێ وەهمەکان. بۆچی؟ چکەوان ململانیەکەن بۆی لە دۆزەخە نەسووتێن بستنە بەهاشت، وە دێن ئەبن بە پۆلیسی خوداکە. بۆچی؟ چونکە ئەوان خوداکە لە دنیابینی خۆیانەوە بین، لە عەقڵە بچووکەکەی خۆیانەوە بینن. پێیان وایە ئەگەر ئەوان بەرگرینەکەن خوداکە لە ناوەچێت. بۆی خوداکە لە ناوچێت پێویستە محەممەد بەرز بکرێتەوە، بۆی خوداکە لە ناو نەچێت پێویستە عیسا بەرز بکرێتەوە، بۆی خدا لە ناو نەچێت پێویستە موسا گەورەتر بکرێت.
هەمان گاڵتە جاڕیان یعنی هەر هەمیان لەنەو یەک پوچگەراییدا دەسوڕێنەوەنە هەموو بابەتەکە ئەوەیە پەیڕەوەکانیان زۆرینە ئەنێ مەسئولیەتەکە لادەن لەسەر خۆیان بۆی بیخەنە سەر کەسی یەکەمەکە ئیتر دواتر هەر لە کەسی یەکەمەکە ناوەستن دێن ئیتر ها دەوروبەرەکەی کەسی یەکەم چێ بووە مەسەلەن لە ئاینی موساییە کۆمەڵێک بڵێن خەڵکی لەگەڵداوە ئیتراوان پیرۆزەگرن ها لە ئاینی عیساییە حەواریەکە مەسەلەن پیرۆزەگرن قوتابیەکانی لە ئاینی محەممەدیە هاوڵەکانی پیرۆزەکرد هەمان گاڵتە جاڕی هەمان دێن هەمان دۆگماییە بەڵام ناوەکە جیاوازە واتە هەمان کردارە بەڵام کێشەی ئەوانە لەوەدایە کە هەمووشیان خۆیان بەڕاستەزانن بۆیە خودی ئاینەکانی جێکتر قبوڵ ناکەنەوە لە کاتێکە خاوەنی یەک مەبدەئەنەوەنە بۆچی بەرژەوەندی لەدایک بووە پیرۆزی لەدایک بووە واتە پیرۆزی لە ئاسمانەوە گوازراوەتەوە بۆ مەبدەئەکەش بچوو کراوەتەوە لە عەقڵی ئینسانەکان ئیتر ئینسانەکان لە ڕێگای معبەدەوە دێن نوێنەراتی و پیرۆزیاکەنەوە وەکو ئەوەی کە لە یۆنانیش هەمان گاڵتە جاڕیانە کردەوە واتە بەرجەستەی ئینسانیانە کردەوە بە ناوی پیرۆزیەکەوە باشە لێرە ئیتر لە ڕۆڵی فەلسەفە دێدەوجە باشە پێم وایە ئێستا وازەحە ینی دیوە ئاینەکەم بۆ وردکردنەوە ڕۆڵی فەلسەفە دێت ببورن کاتێک فەلسەفە دێت واتە ئیتر ینی لۆگۆس لەدایکە بێت عەقڵ و میثۆسیش لە بەرامبەریەتی ئەو دوو چەمکە بەیەکەوە بە دژی یەکتر لەدایکەوە لۆگۆس ڕاستەوخۆ نوێنەراتی عەقڵەکات و میثۆسیش نوێنەراتی ئەفسانەکانەکات ئەوە پیرۆزە ئەوە خودای دەریە ئەوە خودای هەورە تریشقی و خودای نازەم جوانی و خودای چی ها کاتێک ئەوە دێت فەلسەفە دێت فەلسەفەش سەرەتا ئەکەوێتە هەمان هەڵەوە ئەکەوێتە هەمان حاڵەتەوە بۆچی ئەو نایە بە دوای مەبدەئە گشتەکەدا بگەڕێت دێ بە دوای وجوودا ئەگەڕێت نمونە تاڵیز مەسەلەن لە فەلسەفەی یۆنانیە تاڵیز دەڵێت بڵێن ئاو سەرچاوەی بوونە واتە هیچ شتێک لە دەرەوەی ئاوانیە ئەنەکسیمانز دێ شتێشتکە دەڵێ ئەنەکسیماندەر دێ شتێشتکە دەڵێ مەسەن ئەو ئەنەکسیمانز دەڵێ سەرچاوەی بوون هەوایە و هەموو شتەکان لەناو هەوادا و هێرکلیتس ئەو جارێ دێت دەڵێ نەخێری وە ڕاست ناکەنەوە هیچیان نین بابەتەکە ئەوەیە هەموو شتەکان لە گۆڕانکاریدان و بەڵگی ئاو دێنێتەوە دەڵێ لە ڕووبارێکە دەستت بخەیتە ناوی کاتێک دەردێنیتەوە و بخیتەوە ناو ئاوەکە ئیمکان نیە هەمان ئاوت بێتە ناو دەست کەواتە لە گۆڕانکاری بەردەوامدەیە و هۆکاری و گۆڕانکاریش ئاگرە واتە و سەرچاوی بوونەکە ئەگەڕێتەوە بۆ ئاگرە ها کاتێک ئەو جەدەلە دروستە بێت واتە ڕۆڵی مەبدەئەکەش بوو نەبێتەوە لەگەڵیان بۆچی چکە لە ڕێی عەقڵە تۆ ناتوانیت بگەی بە هێزەکە بگەی بە چەمچی خوداکە ئەبێ بێ چی بکەیت ئەبێ بێ ئیتر بەدیلەکانی بۆ بدۆزیتەوە کاتێک بەدیلەکانی بۆ دۆزیتەوە چەمکەکە یعنی مەبدەئەکە ونە بێت کەواتە لە فەلسەفەش ئەکەونەوە هەڵە سەرەتا مەبدەئەکە ونەکەن مەبدەئی بەیەکەوە ژیانەکە ئاشتەکە ینی ون دەکەنەوەنە واتە ناگەن بە مەبدەئە گشتەکە وەکۆی چۆن پەیڕەوانی ئاینەکان هەمان بەزم دەکەن ئەوانەی فەلسەفەش دێن یعنی ئەیانەوێت بابەتەکە بە عەقڵ یەکلا بکەنەوە جارێ واتە لەبریەوەی تۆ زیۆز بپەرستی کە خودای خودایەکانیان بوو ئەو جارێ عەقڵت بپەرستی هەمان گاڵتە جاڕی دەرەستەوە خۆ بەس شوێنگۆڕچیەوە خۆ نەفسی کارە هەمان کارە و بابەتە واتە تۆ مەبدەئەکە ونەکەیتەوە کاتێک مەبدەئەکە ونەکەی بەس ناوەکانە گۆڕی خۆ هەمان کار دووبارەکەیتەوە تۆ هەمان کار دەکەی ئیتر فیساگۆرس دێت
فیساگۆرس بە حکمی ئەوەی تەجروبەیەکی ڕۆحانی هەیە یا باڵێن تەجروبەیەکی ئیمانی هەیە چکە یەکێک بووە لە پەیڕەوانی زەردەشتی ڕێزدار و ئایندار ئەو دێت چی دەکات فیساگۆرس جوانی فیساگۆرس لەکوێدایە ئەو دێت دەڵێ ئێمە بە حیکمەت ناگەین بە دانایی ناگەین چونکە بابەتی دانایی بابەتێکە یعنی بەس شیاوە بە خودا یان بە هێزە شاراوەکان بەڵام من فەیلسوفم هەن لێرە چەمچی ینی وشەی فەیلسوف لە دایکە بێ بۆچی واتە مەبەستی فیساگۆرس چییەوە باوەکو معلومات بێ مەبەسەکەی چییە کە دەڵێ من فەیلسوفم چونکە ئەو حیکمەت ئەگەڕێنێتەوە دانایی ئەگەڕێنێتەوە بۆ خودا و ئەو دەڵێ من خودا نیم بەڵام من ئەتوانم نوێنەرایەتەکەی بکەم واتە خۆشم بێت داناییەکەم خۆش بێت ئەهەم مەبدەعەکە پەیڕەو بکەم ئەو مەبدەعە چۆن پەیڕەوە کرێ بە بەڵگەی یەکەم ئەوەیان ئەو دوو هۆکار دەدا بەڵگەی دووەم دەڵێ بە عەقڵ کەواتە لە بنەمای یەکەمە دیوە میتافیزیکەکەی ئیسپاتەکە فیساگۆرس لە بنەمای دووەمە ڕۆڵ بە عەقڵەدا دەوجات چۆن ئەو دەڵێت بە بەڵگەی عەقڵی چونکە بیرکاری دەرهاویشتەی عەقڵە و بیرکاریش بنەماکانی بیرکاریش لەسەر بەڵگەیە بابەتەکەی بەڵگەیە کەواتە تێکەڵ چێشکردنی عەقڵ و میتافیزیکە کاتەوە ئیتر لە دوایەوە با بڵێن ئەوە ینی فیساگۆرس دێت ینی شێوازێکی دیکە واتە ئەو بە ئایدۆلۆژیکردنە عەقلیە داماڵێت لە فەلسەفە ئەو ڕۆڵێکی دیکە ئاراستەیەکی دیکە بە فەلسەفە ئەداتەوە پرۆتاگۆراس کە بڵێن کەسی یەکەمی سەفستاییەکان بوو ئەو دێت دەڵێت ئێمە نازانی خودا هەیە یان نییە ئەگنۆستیک لە دایکە بێت بۆچی تەمان پرۆتاگۆراس ئەو کاتێک سەیرەکات یعنی زیۆس خودای خودایەکانە و زیۆسیش بەردێکە و ئیتر خێزانی هەیە و نازم تەدەخولی خەڵکەکە و هیچ دەنجیشی نییە ئێوە لە ڕێی عەقڵەجێ ناوێتەوە و ئەوەی کە ئاینەکانیش وەکو میتافیزیکەکە پێیان ئاشنا کردووە ئەویش پێ قبوڵ نییە و دەڵێ ئیتر من نازانم هەیە یان نییە و بابەتە من ناتوانم بڵێم هەیە و ناشتوانم بڵێم نییە بە بەڵگەی ئەوەی ئەگەر بڵێم هەیە واتە ئەبێ من بێم ئەو ئەفسانانەم قبوڵ بێت چکە نایبینم و ئەگەر بەشڵێم ینی باوەڕم پێی نییە کەواتە ینی ڕەتم کردوتەوە بەبێ ئەوەی باڵگەشم پێ بێت من بۆیە نایزانم چونکە هەردوو دیوەکە بۆ من قبوڵ نییە و بابەت ئیتر فەرمانی لە سێدارەدانی بۆ دەرەچێت گوایە ئەوە کافرە ئیتر ڕاکات بە حساب لە مردن ڕاکات لە ئاوا دەخنچێت حەزرەتی سوکرات دێت سوکرات دەڵێت ئیتر ئەو چەلەحانەی ڕاگرن چونکە پێویست ناکات تۆ بچی یەخەی ئاسمان بگری بزانی وجودی تۆ چییە و چ نییە جارە تۆ وەرە ئەی مرۆڤ بۆی ون نەبی مەبدەعەکە بناسیتەوە مەبەستی سوکرات ئەوەیە تۆ وەرە خۆت بناسە واتە ئەیگەڕێنێتەوە بۆ زات یعنی لە بری ئەوەی بێت چەلەحانێ بکایتر ئەو بڵێ هەیە و بڵێ نییە دەڵێ وەرە خۆت بناسە جارێ تۆ جارێ تۆ خۆت نەناسیبی چی یەخەیەوانی دیکەیەکەی باشە ئیتر ئەفلاتون دێت من هەوڵەدەم بە خێرایی باسکەم بۆی دەرفەت بە بەڕێستان بدەم چکە هەستەکەم ینی ئەوە تەقریبەن 40 دقیقە قساکەم ئەفلاتون دێت ئەفلاتون ئەو دنیا دەکات بە دوولەتەوە واتە دنیاچی میتافیزیک و دنیاچی واقعیش باشە و ئەو دەڵێت ینی ئەوەی کە نوێنەرایەتی
یعنی دنیا میتافیزیکەکە یا خوداکە ئەکا چییە؟ جوانیە، ڕاستیە، حەقە. باشە؟ ئەو شتانەیە. واتە بابەتە جوانەکان، گونجاوەکان، چاکەکاری و ڕاستی و جوانی، ئەوانە نوێنەرایەتی خوداکەکەن. واتە چۆن؟ واتە تۆ ئەگەر مەبدەئیەن باوەڕت بە ینی جیهانەکەی تر هەیە، ئەبێ ئەو بنەمایە تەطبیقی. واتە مەبدەئەکە ناسینەوەی مەبدەئەکەی لێرە. ئەفلاتون مەبەستی ئەوەیە. ئەرستۆ دێت ئەو دەڵێت بابەتی بوون یا بابەتی دنیایەکی دیکە و نازانم چیوانە، ئەو دەڵێ ئەوە نییە کە ئەفلاتون باسیەکە، بەڵکو ینی گەردوون لە مەفهومی لە تێگەیشتنی ئەرستۆیە با ئیشەکە زۆر گەورە نەکەین. گەردوون مەبەستەکەی چییە؟ ینی ئەو گەردوونەکە بە دوولێت. گەردوونی خوارەوەی مانگ، گەردوونی سەرەوەی مانگ. ینی گەردوون لەکەن ئەرستۆ ئەو دووە بوو. واتە لە خوار مانگ ئەیدی زەوی کە چەقی گەردوونەکەیە، هاتە دواتر کۆپەرنیکۆس دێتە و بەزمە ینی سەر و ژوور دەکاتەوە. ئەرستۆ ینی جیهانەکە دابەشەکە بەسەرەوەی دووشتە. دەڵێ جیهانی سەرەوەی مانگ هیچ بوونەوەرێکی تێدا نییەوانە، بەڵکو بابەتەکە ئەسیریە، ینی بابەتی تەزویە زیاتر. و محەڕیکە لێوێن دەرەیە، ینی جوڵێنەری یەکەمە، ئیتر ئەو شتەکانی جوڵاندووە و خەلاص. بەڵام سەبارەت بە زەوی کە جیهانی بڵێن گەردوونی خوار مانگە، ئەو تەدەخل ناکە. بۆچی؟ ئەخرە و گەورەیە و زەوی بەنسبەت ئەو بچووکە و ناکرێ و بێتە دەخل بکە. بۆچی؟ ئەخرمە ئینسانی بچووکی هیچ نین. بۆیە ئەو ڕاستە بە حکمی جوڵە پێکردنی شتەکان ئەوەی کردیە خوڵقاندیتی هاتووە بە جوڵی جیاواز هاتووە، باشە، بە گۆڕانکاری، بەڵام ئەو تەدەخل ناکاتەوەی تر، ینی پەیوەندی پێوە نییە. واتە ئەو مەبدەئی کە ڤۆڵتەی جارێکی دیکە دووبارەیە کاتەوە، دەڵێ خوددا گەردوونی خوڵقاند، بەڵام دەستی لێ هەڵگرتوواتر. ئەبڵێن لە سەدەیەکانی 70 و 80 ینی هەمان دنیابینی کەوتۆنە ئەوروپا، بە تایبەت ڤۆڵتێ زۆر و بابەتی دووبارە کردەوە. ئەو دنیابینی لە ئەرستۆوە دەرەچێت. ئیتر ئەرستۆ ئەویش کافر دەکەن. بەڵام ئەرستۆ ئەو دێت ینی محەڕیکە یەکەمەکە بە ئەزەلی ناوەبات، بەڵام بە تەنیا ناوی نابات، بەڵکو دەڵێت ینی 40-50 هەسارەی ئەزەلیش هەیە لەگەڵی دابووینە، ینی بە بەردەوام ئەوانش ئەزەلی. بۆچی ئەو هەسارانە ناوەبات؟ هەمان دنیابینی ئەفسانەی یۆنانیەکان بووە. واتە ئەو هەوڵی داواگە بە کوردەواری خۆمان بڵێن نەشیستێ نەکەوە، بەڵام سەرباری وە شێشتە کافریەکە، ینی ڕحمی پێ ناکەن. لە دوایەوە با بڵێن دەگوازرێتەوە بۆ بابەتی ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستە. دیکار دێت ئەو دەڵێت لە ڕێگەی عەقڵەوە، چونکە ئەزانین مەسەلەن ئەو شتانە ینی تەواویان تەواو نین و تەواوکاری هەیە. ئەو مەنهەجێکدانی من وردی ناکەمەوە، چونکە من وردم کردوتە بە حەقیقەت. مەنهەجێک دانێت ئیتر دەڵێ بەو شێوازە، ینی ئێمە هەستەکەین کە کەماڵ هەیە و ئێمە کەماڵ نین، کەواتە ئەبێ کەماڵێک هەبێت. باشە، ئیتر سپینوزە دێت دەڵێت ئەوەی ئێوە بەدوای داوێڵن بابەتی خودا و نازان چی شتانە، ئەوە شتێک نییە لە دەرەوەی تۆ بێت، هەر خودی تۆیت و تۆ لەناو ئەو دایت. ینی ڕێک تقریبا مەبدە وەحدەت الوجودیەکە و باسەکە، بەڵام مەبەستی ئەوە نییە. من وردیشم کردوتەوە، ینی فەلسفەکەی سپینوزەشم ورد کردوتەوە، بەڵام ڕێک مەبەستی وەحدەت الوجودەکە نییە بە سپینوزە بەحەقیقەت. ینی ئەو ینی تقریبا دنیابینیەکی عیرفانیانەی زیاتر هەبووە، ئەو تێکەڵچێشێکی کردووە. ئەو مەبەستی ئەوە بووە ینی ڕێک مەبدەئەکە بناسرێت، مەبدەئەکە بناسرێت، وەکۆی کە دیکارت ئێوێ لە ڕێگەی بیرکردنەوە مەبدەئەکە بناسینەوە. باشە، ئیتر تەجریبەکان دێنەوە جارێ
جۆن لۆک دێت دەڵێت ینی ئەوە نییە ئەو بابەتانە بابەتەکە تەجروبێ و ینی واز لە خوددا و شتانە بینن لەبەرەوەی ئەوە گاڵتە جاری ئاشتیان قبول نییەوانە مەذهبەکان مەسەن پرۆتستانت و کاسۆلیک بەناو یەک کەوتون یەکترە کوژن لەسەر لە کاتێکا یەک پێغەمبەریان یەک ئاینیان هەیە یەک خوددایان هێوانە لەسەر شتی جوزئیات یەکترە کوژن یەکتر کافرەکەن ها واتە مەبداکەیان ون کردووە وەکۆی کە لە ئیسلاما کراوە مەسەن لە یەهودیەکانە کردویانە جیاوازی مەذهبەکانیان واتە ئەوان ینی نیان مەبداکە بناسن بەڵکو دێن لەسەر بابەتی ئەحکامەکان گرفتیان بۆ دروستێت کە ئەحکامەکان و ینی بابەتیشی فقهی نییە بەپێی زمان مەکانەکان ئەسڵان هەردەگۆڕێ وەک چۆن ئاینەکان ئەحکامەکانە گۆڕن ینی جارێکی دیکە ئاینەکان ئەو دەلیلیان پێداون بەڵام چونکە مرۆڤەکان ینی تواونەتەوە خۆیان ون کردووە ئیترەوان خەریکی و ئەحکامە و بێسەروبەرانن کە هەیە ینی نان لە دوای مەبدا گشتەکە بگەڕێن مەبداکە ناناسنەوە واتە لە ناو مەبداکەدا ئەحکامەکان پەیڕەوی دەکەن جۆن لۆک لەسەو ئەساسە ببورن جۆن لۆک لەسەو ئەساسە دێت دەڵێت ئەوە گاڵتە جاڕیە وەرە با بە خۆمان خەوی خۆمان بخۆین ترەمە گە بەتەمای خودایەک لە خۆمان بگەڕین و هەموو بۆ ناوێ کەوتون نابێتەوە باشە ئیتر اینجا مەسەن دێڤید هیوم دێت دەڵێ هەر شتێک نییە بەو ناوە بەڵام جوانی دێڤید هیوم لە چی دەیە ئەو بێباوەڕە ڕاستە بێباوەڕە بەڵام ئەو نایە بە مطلق قسە بکات وەتا ینی چەمشی ئاتیست بێباوەڕی ئەو هەڵگریەتی ڕاستە بەڵام زۆر جوان دەدوێت واتە نایەت ینی شتەکان ڕەت کاتەوە شتەکان ڕەش کاتەوە گوێنیان پێ بدات باشە یا بێت مەسەرەن بێباوەڕەکەی بکاتە باوەڕە جاری ئەویش دێت مەبدە گشتیەکە ئەناسێتەوە واتە لە دەرەوەی ئیمان و شتانە دەیناسێتەوە حەزرەتی کان دێت پێداگری لەسەر بابەتی ئاشتی ئەکاتەوە جارێکی دیکەوە و پرۆژەی ئاشتیان ناتات بە بەردەوام و ئەو خوددا دامەڵێت لە عەقڵە لە جەدەلی عەقڵیە بۆ عەقڵ پێی ناگا کان لە دیوە ئیمانیەکەی خۆیەوە لە عەقڵدای دەماڵێت دەیگەڕێنەوە بۆ دیوە میتافیزیکەکە لە ڕێگەی ئەخلاقەوە وەکو واجبی هەمان مەبدە ئاشتێکی کە کان باسێکات ئیتر نمونە مەسەلەن وجودیەکان سارتەر خۆ بێباوەڕیش بووە بەڵام ئەو مەبدا گشتێکە دەناسی سارتەر ئەو بێباوەڕ و بەڵام زۆر جوان بوو ئەو دەڵێت ینی تۆ ئەگەر نمونە هەردوو قاچت نییە تۆ ئەگەر نەبووی بە باشترین یاریزانی پێشبڕچەی واتە خاردان خۆت مەسئولیت واتە سارتەر دێ بڵێت خوددا هەبێ و نەبێ هیچ لە مەسئولیت تو ناکۆڕێ واتە بێ مەسئولیتەکە ڕاپەڕێنیت بۆی مەبداکە بناسی لەناو مەبداکە دەرنەچیت مەسەلەن ڕاسڵ دێت هەماشت پەیامە ئاشتەکە ئەگەێنێتەوە مەسەن دژی کۆمۆنیستەکان دژی سەرمایەداری بێت ئیمپریالیزمە بێت بۆچی بە هەردووشیان دژایەتیەکەنەوە ئەویش دێت خۆ ڕاسڵ یەکێک بە لەوانەیە کە ئەگنۆستیک بووە دەیگوت نایزانم من هیچکەوت دەلیلی عەقڵی لەبەردەستدانەوەتە بێ باوەڕ بێنێت دەلیلی ئیمانیش تەمەشایە کرد ئەو ئیمانەی کە ئەوانە خەڵک باسێ کات ئێوانە بەس یەکترە کوژن جا ئیمانێک ئەگەر هانت دەبوو یەکتر کوژی خۆ نەتێک بی باشتر دەزانی کەواتە ئەو دێت لە دیوە ئەگنۆستیەکە مەبدەعەکە ئاناسێنێتەوە ئەڵێ بێت یەکترمان قبوڵ بێت ئاشتی بەپارێزی واتە ژینگە مەبدە گشتەکە چییە؟ یعنی ژینگە ناوی بشێوێن بێت تۆ نابێت بێ سنووری ئازادی خۆت ببەزێنیت ئەخلاق نازانم بە چەم چی نازانم چ و چ بزانیت نازانم پێیانبەرەکەت ڕابەرەکە نازانم چێت بە پیرۆستر و گەورەتر بزانیت وەڕاستە تۆ خۆت بە پاسەوانی هێزە شاراوکە بزانیت ئەوە لەناو لە دەرەوەی مەبداکە نەوشتان مەبداکە ئەوەیە کە تۆ بێت یعنی بێت چی مەسئولیت لەسەر شانتە ڕایپەڕێنی وەکو ئینسان واتە بەر لە هەموو شتێک ئەبێت تۆ نوێنەرایەتی هۆشمەندیەکە بکەی وەکو ئینسان کاتێک نوێنەرایەتەکە ناکەیت تۆ ئاژەڵێکی ڕووتیت چونکە
ئینسان لە زمرەی ئاژەڵەکان حسابە ئێوەی جیایەکاتەوە چێ بە تێگەیشتنی من نوێنەرایەتیکردنی هۆشمەندەکەیەتی واتە نوێنەرایەتیکردنی مەبدەع گشتەکەیە کاتێک لە دەرەوەی مەبدەع گشتێکە تۆ دەیت شتەکەی تۆ ئاژەڵە ڕوتەکەی بۆیە کوشتنی من و ئەوی تر بەلات و پیرۆزیە بۆیە لە ناوبردنی ئاینێک بەلات و کارێکی چاکە بۆچی؟ چونکە تۆ یعنی وەکو حەزب و شتیوە لێت بۆتە ئایدۆلۆژیا تەوێت ئەندام زیادکەیت ئەندام بۆچی هەر لە بەخاتری حەزبەکەت نی ئەی ئەتەوێت ئەها خودا گەردوونیەکە مەسەلەن لە بەهەشتی مەسەلەن زیاتر دادێ مەساحی زیاتر لەوێن دەدات ها چاوچنۆ چییە؟ واتە نەسووتێنی مەسەلەن ئەزیەتت نەدا بۆچی؟ تۆ لە دنیا بینی بچووکەکەی خۆتەوە ئێڕوانیت تۆ پێت وایە هەمان شتە تۆ مەبدەعەکە و ئەحکامەکانی واتە فیقهەکەی تێکەڵ کردووە لە کاتێکە ئەو بەنمونە پێدەڵێت بەنمونەی خودی ئاینەکان فقهەکانی بۆ گۆڕیوی کەواتە تۆ دەبی تێبگەی بەڵام ئینسان تێی ناگا بە ناوی ئەوەی کە ئەوە پێشووترن ئەوە پیرۆسترن ئەوە نازام ئەسڵن ئەوە نازام ها قسە بێمانایانە ئەو بەس بۆ ئەوەی مەسئولیەتەکە لەسەر خۆی لادا هیچکە نییە با بگەڕینەوە سەر ئەو ئەسڵە ئەوە زانایە ئەوە نازام چی ئەو بۆ خۆی زانا بوو ئەگەر لە بازنەی مەبدەعەکە لایدایە زانای چییەوە کەسێک دێت تۆ هام بدات بۆ کوشتنی من و ئەوی ترۆوی تر ئیترۆ زانای چییەوە ئەو مەڕە مەڕێکەوتەوە خۆ زیاتر نییە ئێوە لە لای تۆ زانایە چکە تۆش مەڕیت ئەگەر تۆ مەڕەبی چۆن مەڕ بەمە زانە ئازانی ئینسان چۆنە بێهانی یەکتردا بۆ کوشتنی یەکتر ئێوە لەناو بازنە مەبدەعیەکە جێی نابێتەوە تۆ باسی ئیمانی چم بۆکەی یا باسی ئینسانیەتی چم بۆکەی کاتێک تاچی ئێمە دێت بانگەشەی ئیمانی خۆیەکات هەوڵەدات هەرچی کە لە دەرەوەی ئیمانەکەی ئەوە یعنی ئاینی جیاوازیشیە بێ ڕەشی کاتەوە بیکوژێت و ئەوەش بە خەزاوشتی هەتێکە ینی پێی وایەوە دەستی سەوزە بێ ها پیرۆزە بێ بۆ شتە یا ئەوەی کە باوەڕی نییە بێ ڕەشیکەوە بڕۆ بیکوژە یە خۆهاریش نەبی ئینسانە خۆ یا ئەوانەی باوەڕیان نییە بێن ناویان خۆیان ئاتیست بێن مەسەلەن هەرچی باوەڕدارە بە مەڕ و ماڵات و شتانەی تێبگەن و پێویستەوان لە ناوبرێن چکوانە گەمژەن تۆ چی ئینسانێکی هەوڵ دێم و ئینسانیت ڕەش بکەیتەوە خۆ تۆ بانگەشەی عەقڵەکەی گوایە تۆ لە ڕووی عەقڵەوە دێ ئیمان ڕەتەکەیتەوە باشە؟ ئەو خەڵکانێکی ئیماندارەکان گوایە ئەوانە بێ عەقڵەکەن باشە باوای دابنین بە خاترگرتنیەوە تۆ بە عەقڵ دەیت ئەوانە هەمووی ڕەتەکەیتەوە عەقڵەکەی تۆ لەکوێدایە گاڵتە جاڕیە کەواتە هەمان شتە چۆن مەبدەئی ئاینەکان یا لەناو فەلسەفەدا هەر چەلەحانەی دروستە بێت ئەو ئاتیست و بە ئیمانداری ها کوردیش هەمان چەلەحانەیەکەن بەڵام بە دوو ناوی جیاواز واتە یەک کارەکەنەوەن لە بنەڕەتان ئەویش تێکدانی ئاشتی کۆمەڵایەتیە چاندنی ڕق و چینەیە یەکتر ڕەشکردنەوەیە یەکتر سوکردنە و جوێندانە دوجار من لە هەردوو لایەنە پرسم جانم چ سوودیان کردووە جگە لە ڕق جگە لە جوێندان جگە لە خۆ ناشیرینکردن جگە لە دەرخستنی خۆیان وەکو مەڕێک هەڵبەت من هەمیان ناڵێم چکە من برادەرمێ بێ باوەڕە هەر زۆر جوانە هەر من عاشقی بێ باوەڕەکەی مەزانی یعنی حەق بە خۆی نادەبێ قسە لەسەر باوەڕ بکە ئەسڵەن کابرا بێ باوەڕەتەوە بەڵام ئینسانە برادەرم هەیە مەسەلەن ئیماندارە نایەت ئەو شتانە ڕەت بکاتەوە بۆچی خۆ نمونانە هەبووە لە مێژووی ئاینەکانە هەبووە لە مێژووی فەلسەفەدا هەبووە نوێنەرایەتیان کردووە ئەوانە لە مەنزومەی مەسەلەن یەهودیە بەعلشێمیان هەبووە مەسەلەن زۆڵمای هەبووە پاپا ساڵی هەبووە کۆمەڵە کەسی تریان هەبوو ئەبن مەیمونەیان هەبووە ئێوانە کەسی زۆر گەورە بووینە بۆچی ئێوانە مەبدەئیان هاتوون واتە هۆشمەندیەکەی خۆیان وەکو ئینسان ڕاپەڕاندووە لەناو مەبدەعەکە یعنی بەڕێزگرتن لە مەبدەع گشتێکە بە دەرنەچوون لە مەبدەعەکە کە ئاشتیە کە تێکنەدانە کە نەکوشتنە کە یەکتر قبولکردنە کە هاوکاریە ئەوە مەبدەع گشتێکیە
لە ئاینی مەسیحیە بە هەزارانیان هەیە بە هەزارانیان هەیە کاڵفنیان هەیە مەسەرەن پۆلیسی پیرۆزیان هەیە هەتا ئەوەی سەرمەزهەبی پرۆتستان ناوەکەیم لەبیر چووە مارتن لۆسەر ئەویان هەیە هەمووی بانگەشەی ئێوە دەکە بانگەشەی بێکۆژیانەکە لە مەنزومەی ئیسلامیە تۆ ابن عەرەبیت هەیە سوهرەوەردیت هەیە تۆ مەولانات هەیە تۆ حەلاجت هەیە بەڵام مەعاویەشت هەیە کاتێک کەعبا ڕوخێنێ ها وەک چۆن لە مەسیحیەتا هەتا لە ئیسلامیش هاتە لە یهودیش هەتبوو لەبەرچی ئێوانە نەهاتون لەناو مەبدەعەکەدا شەڕ بکەن ئەوان ئەسڵەن مەبدەعەکەیان نەناسیوە ولا هەر لە قۆناغە ئاژەڵیەکە هاتون ئیمانداریەکەیان کردووە واتە نەهاتون وەکو ئینسان نوێنەرایەتی هۆشمەندیەکە بکەن لەناو بازنەی مەبدەع گشتیەکە نەک بێن یەخەی هێزەکە بگرن وەک چۆن لە فەلسەفەشە هەمان چەلەحانەی دروستە بێتەوە هەمانشە دروستە بێتەوە دێن ئەوی تڕە دەکاتەوە کەواتە عەقلی لێبێ بە ئایدۆلۆژیاجاری عەقلی لێبێ بە ئیمان واتە لە مرۆڤبوونەکەدا ئاماڵدێ ئەچێتەوە خانەی ئاژەڵیەکەی خۆی چکە ناتوانین نوێنەراتی هۆشمەندیەکەی خۆی بکەن لەناو بازنەکە دوجار خوددا هەبێ و نەبێت تۆ مەسئولیت خوددا هەبێ و نەبێت تۆ لەسەرتە ئاشتی ئینسانیەت بپارێزیت ئاشتی زەوی بپارێزیت و لەسەرتە پابەندی بە بنەما ئەخلاقیەکانت ئەوە مەبدەع گشتێکیە ئیتر تۆ ناکرێت بێت لە پەنا خوددا و مەسئولیتەکە لەسەر خۆت لا بدەیت چکە تۆ ئەگەڕیت و قۆناغی ئاژەڵیەکان واتە تۆ ناتوانانی بێت وەکو ئینسان نوێنەرایەتی هۆشمەندیەکە بکەیت بەرحاڵ وەسعاتێکە من قسەکەم داوای بەخشینی شەکەم بەس ویستم مەفهومەکە تەواو بگەێنم بۆی هەر بەڕێزێکەکە پرسیاری بۆ دروست بوو من لە خزمەتیام داوای بەخشینی شەکەم ئەگەر وشەکی نەشیا و شتێک دەربڕابی هەستی هەر کەسێکی بریندار کردیم ڕێز لە هەمووانەگرم ئێستا سەیرەکەم زانم ئەگەر هەر بەڕێزێک پرسیاری بۆ دروست بوو من لە خزمەتیام سوپاس بۆ هەموو گەڵب و تیر و نازم ئەو شتانی کە هەردوودانە هەمووتان تاجی سەری بنن هەمووتان خۆشەویستن وەرە نازم هەمووتان بیربرێت چاو ئازاد کامیل سەرکەوتومە سوپاس دەکەم کاکە ئازاد گیان خۆشەویستی جەواهیر حەمەد ئەو دیارە تاجیەکە چی کردووە ئەو تاجی ئارش هەموو گەڵب و تیرەکانتان هەمووتان خۆشەویستن وەڵی هەمووتان چای من باشە هەمووتانم خۆشەوێ هەمووتان تاجی سەرن پشتیوان کوی سڵاو ڕێز بۆ مامۆستای خۆشەویست سوپاس دەکەم کاکە پشتیوان تاجی سەری خۆشەویستی من پێم وانییە کەس پرسیاری بۆ دروست بوێت ناوەندی سر ڕێکار محەممەد دوجار بۆ ناسینی خوددا کانت و کیرگارد بە جوانترین شێوە باسییان بە جوانترین شێوە باسییان کردووە و ڕێگەکەشیان دیاری کردووە بەڵێ ڕێکارجیان کانت لەگەڵ کیرکەگاردا ینی ئەوان تێکەڵکێشیان کردووە چکە بە تێگەیشتنی من ینی خوددا بابەتێک نییە تۆ بێیت ینی بێیت لە ڕێگەی عەقڵە بەتەنیا بیناسیت یا لە ڕێگەی ئیمانە بێ بیناسیت بۆچی چکە دوجار بە تێگەیشتنی من لە ڕووی عەقڵە ئەگەر بتێ بیناسیت ئەبێ ڕەتی کەیتەوە لە ڕووی ئیمانیشە ئەگەر بتێ بەس بە ئیمان ممارەسەی لەگەڵا بکەیت واتە هەوڵی ناسینی دەیت ئیتر مەڕێکی لێ بەرهەم دێت لەناو بازنەی مەبدەع گشتەکە دەرەچێتەوە هەوڵی ڕەشکردنەوەی ئەوی ترێدات بۆچی بۆی خۆی پێ بکات بەڵام کاتێک ئیمان و عەقڵ تێکەڵە بێت عیرفانیەت لەدایکە بێت
عیرفانیت بە تعریفە تەسەوفیەکە من باسی ناکەم، باشە بۆی بە هەڵە نەگەم. عیرفان واتە مرۆڤێک مەبدەع گشتەکە ئەناسێت، ئیتر لە ڕێگەی مەبدەع گشتێکەوە ئیتر خاوەنداریەتەکە ئەگەڕێنێتەوە، ئیتر ئەو خاوەنداریەتە بۆ خودا ئەگەڕێنێتەوە یا بۆ مادە ئەگەڕێنێتەوە. باشە دوجار خودی خۆی لێی بەرپرسەرەوە. بەڵام ئەوەی گرنگە پاراستنی مەبدەع گشتێکەیە کەەوە بەتەنیا بە تێگەیشتنی من بە ئیمان ناکرێ و بابەتە و بە عەقلیش ناکرێ بەتەنیا، ئەبی تێکەڵچێشی کەیت. ئەو کاتە مەبدەع گشتەکە ئەناسیت، ئیتر کاری تۆ ئەوە نییە بێی بە دوای خاوەنەکە ئەگەڕێ جارێ، تۆ مەبدەعەکە بپارێزە تەواو. یعنی ئەگەر خاوەنێکی هەبوو بێت یا هەبێت لە ڕێگەی ئاینەکان وێ هەمان مەبدەعی پێناساندی، ئەگەر نەیبێت سوود لە سروشت وەرگرا لەناو هەمان مەبدەعدان و هەمان مەبدەع ئەپارێز. یەکەواتە وەکو مادێک بیرکۆ یا وەکو ئایندارێک بیرکۆ، بەڵام هیچیان نەکەیت تۆ ئیترەوە نازەم نایچم نیت. هەموو فەیلسوف و پێغەمبەران بۆ کاتی خۆی باڵا بوون، تەنها ئەوانە نەبێت کە ئاشتیان ویستوە بۆ هەموو سەردەمێک هەر باڵان. ڕێکار محەممەد بە دڵنیایی و هەموو یعنی زۆربەی فەیلسوفەکان و پەیامبەرەکان و بیرمەندەکان هەمیان مەبدەعیان یەک مەبدەع بووە. ڕێکاچە یەک مەبدەعیانە بوو، مەبدەعی ئاشتی بووە، بەڵام بە ئەحکامی جیاوازە، واتە بە پێی سەردەمەکان گۆڕانکاری ئەو بابەتە بەسەردا هاتووە. گەنە زیاتر نیە، هەمویان یەک مەبدەعیان هەبووە و مەبدەعەکەش وازەحە، مەبدەعی ئاشتیە، یەکتر قبوڵکردنە و ڕێزگرتنە، کەرامەت نەشکاندنی ئینسانە. پێشەنگ فایق دەست خۆش بیاخۆ کاک فەریدونجیان بابەتەکە زۆر باشوور کردەوە، وەک هەموو جارێک چەند پرسیارێکم هەیە. وڵی پێشەنگ جان ئەوجا ئەگەر پرسیارەکانم بۆ بخوێندرێتەوە زۆر باش. خەلەلەکە لە تۆ نییە لە چای منە. یەک، ئایا دەکرێت فەلسەفە بەکار بێت بۆ سەلماندنی بوونی خودا یان ئاین وەک هەندێک کەس بانگەشەی بۆ دەکەن؟ سەبارەت بە فەلسەفە من پێشتر وەڵامی بەڕێزی ترم داوە ڕێکار، یعنی گوتم تۆ بتەوێت لە ڕێگەی فەلسەفە بەتەنیا پێی بگەیت ناتوانیت، یا بتەوێت لە ڕێگەی ئیمانەوە بەتەنیا پێ بکەیت ناتوانیت، بەڵام ئەتوانیت یعنی تێکەڵچێشێک دروستکەیت. کاتێک تێکەڵچێشەکە دروستەکەیت تۆ عەقڵ ناکەی بە ئایدۆلۆژیا و ئیمانیش ناکەی بە ئایدۆلۆژیا، بەڵکو تێکەڵچێشیانەکەیت مەبدەع گشتەکە ئەپارێزی کە مەبدەعی ئاشتیە. دووەم، ئایا لە فەلسەفەی ئیسلامیدا کەسێ بمانگەڕێنێت و بۆ بنەما ئەسڵەکەی کە ئاشتیە؟ بەڵێ هەیە. لە فەلسەفەی ئیسلامیە نمونە جاحاز لەسەر هەمان مەبدەع کارەکاتەوە، ئیبن تەفیل لەسەر هەمان مەبدەع کارەکاتەوە، ئیبن عەرەبی لەسەر هەمان مەبدەع کارەکە، ئەوەی کوردیشە ناوەکەیم لەبیر چوو، ئەویش یەکەکە لە ینی لە فکر گەورەکان و مەولانا هەماشت و تەنانەت ئیبن سینا هەماشت، بەڵام هەش بووە مەسەلەن هەوڵی داوە ئەو مەبدەع بشاردرێتەوە شێوازێکی دیکە بێتە ناوێ. ینی بە نمونە غەزالی، ینی غەزالی یەکێکە لەو نمونە. غەزالی لەوانەیە ئەوەندەی زیانی بە خودی مەبدەعەکە گەیاندووە ئەوەندە سوودی پێ نەگەیاندووە بەحەقەت. نازم پرسیاری دیکە ئەوە هەردووچیانم وەڵام دایەوە کاکە پێشەنجە. سێم، ئەوە سێمە، ئەمە خەلەلەکە لە چاوی منە لە تۆ نییە. قسەیەکی باو هەیە دەڵێ کە کەم شارەزایی لە فەلسەفەدا دەتکاتە بێدین، بەس قوڵبوونەوە لە فەلسەفە دەتکاتەوە دیندار، تا چەند لەگەڵ ئەم وتیە دایت؟ جارێ فەلسەفە من ئاراستەکانی مرد کردەوە کاکە پێشەنجی، واتە فەلسەفە شتێک نییە تۆ مەسەلەن بیت بڵێ ئەوە ئەوەیە. فەلسەفە ئەوە نییە، ینی ئاراستەیەکی دیاری کراونی، واتە خودی خۆت بە کام ئاراستەدا دەڕێت. نمونە
کان بە ئاشتیدا دەڕوات ئێنی چێ دەڵێ وەرن هەمووی ڕەشکەنەوە های دیگەر قسەشکە دەکات میشێل فۆکۆ قسەشکە دەکات یخوانش پیانە گودری فەیلسوف بەڵام مەبدەعەکە چی یعنی واتە تۆ بە کام مەبدەئەوە دەی ممارەسەی فەلسەفەکە ئەکەی فەلسەفەکەی خۆت داڕێژیت بۆیە من گوتم ئەبێ هەردووچی تێکەڵ بکرێت واتە مەبدە عەقڵیەکە لەگەڵ مەبدەی ئیمانیەکە نەک ئایدۆلۆژیەکانیان تێکەڵ بکرێت ئیتر ئەو کاتە فەلسەفەک لەدایکەوی کە هەمان ئەو فەلسەفەیە کە مەبدەع گشتەکەی بوونە ئیتر ئەو مەبدەع گشتیە هەر بەڕێزێک ئەتوانی بڵێ ئەوە مەبدەع خودایەکەیە ئەشتوانی بڵێ نا ئەوە مەبدەی سروشتە ئەمە کێشەم لەگەڵەوە نییە وەکو خۆم چکە گرنگە وێ مەبدەعەکە بپارێزی ئیتر ئەوە بۆ خۆت تۆ چێ بە خاوەن ێزانی یان نەیزان ئەو پەیوەندی بە کەسەوە نییە لە فەلسەفەش هەمان حاڵەتە ڕێکار محەممەد مەولانای ڕۆمی سپینوزەش بەڵێ هەر ئەوان نین ابن عەرەبیە سوورەوەردیە یعنی هەتا حەلات مەسەلەن هەتا لە فەلسەفەی بڵێن لە فەلسەفەی مەسیحیەتە هەیە تۆماکوینی مەسەلەن نمونەیدا بەڵگەیدا لەسەر بابەتی خودا بەڵگەی عەقلیدا مەسەلەن ئەوە باسکال هەمان شت بەڵگەدە خۆ بابەتی فەلسەفەشن بەڵام بە تێگەیشتنی من هەموو ئەوانەی کە بەڵگە لەسەر ئیسپاتی خودا ئەدەن یا بەڵگە ئەدەن لەسەر ڕەتکردنەوەی خودا پێم وایە هەردووچیان لەناو یەک باز نەدانەوانە ڕاستی چکە ناتوانن ئیسپاتکەن بابەتەکە لە تێگەیشتنی ئینسان گەورەترە بەحقیقت یعنی من ئەوەندی تێگەی بم ئەوە لە دەرەوەی ئینسانە لە دەرەوەی فامی ئینسان تۆ چۆن ئەتوانی بێی شتێک کە لە دەرەوەی فامی توێ چۆن تۆ دێی بەو فامە بچووکەت بێ قسەی لەسەر بکەی لە تێگەیشتنی تۆ گەورەترە بابەتەکە گەورەترە هۆکارەکە لێرە پێم وایە هەردووچیان دەکەونە هەڵا هەر ئەوەشە وا دەکات ڕق بچێنرێت واتە ڕق زاڵە بێت باشە نمونە ئێستا ئەوەی کە پێشەوایەتی ئاتیستەکانەکات بڵین ئەوەیە دۆکنز ڕیچارد دۆکنز یعنی ئەو عالیمە گەورەیە زانایشی زۆر گەورەیە من ساڵانی کە چاودێریەکە باشە یعنی ئەو عالیمێکە لە بواری بڵین تەتەوڕی جینی و کەس ناتوانێت نکۆڵی لە زاناییەکەی بکات بەڵام ئەستەکەم خەریکە خۆی بچووکە کاتەوە وە خۆشی بچوو کردو چکە خودی بێباوەڕێکەی ئاتیزبوونەکەی لێ بۆتە ئایدۆلۆژیە لە کاتێکە خودی خۆی عالیمە ینی کاتێک ئەبێتە ئایدۆلۆژیە ئیتر خۆت بوونەکەیت کاتێک ئیمانیش ئەبێت بە ئایدۆلۆژیە ئیتر یەکێک پەیدا بی ئەڵێ مفتیم بڕۆم فلان کەسی بکوژن ئیتر مەڕەکانیش دەسن دەیکوژن ئەو هەر هەمان کارە بەڵام بە دوو ناوی جیاوازە ئاتیستەکانیش هەمان شت خۆیان هەیە دێنەوەی هەوڵە دەنەوەی تکە ڕەشکەنەوە ئیماندارەکانیش بەناو بە حساب ئیماندارنەوەنە دێن هەوڵە دەنەوەن ڕەشکەنەوە لەبەرچی ئەوانە دوژمنی خوددان ئەوانی دیکەش دەڵێن دەڵێن ئەوانە دوژمنی ژیانن دوژمنی ژیانن تۆ دی دەیانکوژی ئێوەش ستەمکاریە لەناو ژیهانە ستەمکاری دەبی چۆن دەبێ هەبێ ئەویتر ئەڵێ دوژمنی خوددان خۆ تۆ باوەڕ بەوە نییە کە هەموو شتێک خوددا خوڵقاندوێتی بە ئێوانش مەخلوقن بۆش دەیانکوژی مادەم هەردووچیان لە یەک دۆگماییدان بەحقیقت هەرچیان لێک دۆگمایدا هەڵبەت بە گشتەکە من باس ناکەم چکە من خەڵکی بەتوانایە نەناسم یانی لە هەردوو دیوەکە ئینسانی بەتوانە هەیە بەحقیقت ئینسان یعنی بەمانای کەلیمە ئینساننەوە یعنی نەبوونەتە مەڕی بیرەکانی خۆیان واتە بیرکردنەوەکانیان نەبووتە هۆکاری ڕق لێبوونەوە چکە لەناو مەبدەی ژیانە جێی نابێتەوە بابەت و مەبدەی ئینسانی بوون هەڵگری ڕق نییە و نابێت هەڵگری ڕق بێت کاتێک ڕق و چینەت هەیە لە ژێر کاریگەری ئایدۆلۆژیاکە یا ئاراستەکە ئیتر تۆ لە ئینسانی بوون ئیتر تۆ بێ ئاراستی چمان بۆ دیاریکەی وکات ڕێکار محەممەد بابەتی خودایی پەیوەندی بە فامکردنەوەیە لە ڕووی فەلسەفە نەک بەڵگەی ئیسپات بۆ بوونی خودا و نەبوونی خودا بەڵێ درککردنە واتە دەکات درککردن واتە تۆ چۆن درک بە خودا بکەیت
سیرەکەیت مەسەن نمونە هەموو شتێکی یاسا و ڕێسایەکی خۆ ناکری بڵێ لەو گۆڕیاتیونە ئەوەش پرسیارەکە ئەوی تر دەڵێ ئەخرە و یاسای مەسەن لە مادە و دەرچووە بە حکمیەوەی لە ڕووی دیالکتیشی ئەوە دەگۆڕیەوە ئەوە دەگۆڕی و ناسم سەکە ئیتر هەم بەو شێوازە دێت مەسەرن ئەو سیستەمە وونەکاتەوە ینی واتە بەس بۆی بڵێ نییە لەبەرچی چکە لە ڕووی عەقڵ ناتوانێت پێ بکە واتە ناتوانێت بەرجەستەی بکە واتە هەمان گرفتە هەمان گرفتی کۆنی مرۆڤایەتی ئەو بابەتە بۆی پەیکە ساز کراوە و کارەکە لێرەیە مرۆڤ هەمیشە حەزەکە شتەکە بەرجەستە بی ئەگە بەرجەستە نەبی گرفتی بۆ دروستە بی بۆیە من پێم وایە ینی دەبی لە ئیمان لەگەڵ عەقڵە تێکەڵچێش بکرێت بۆی عێرفان لەدایک بێت باشە ینی نەک بڵێ تۆ بەس بە عەقڵ یا بەس بە ئیمان بێت ئیمان مەبەستم دیوە ئاینیەکە نییە بەتەنیا ئەوە مەبەست نییە ئەوە کوچەبک باسەکەم من وەرە بۆت نەبێ کۆمنت بخوێنیەوە وڵای نازم کاکەجان هەر نازم ناوەکەشی چێوەڵە بەهەرحاڵ من هیوادارم توانی بێتم سوودێک بێوەی بەڕێز بگەینم و خوازیاریشم چاپۆشی لەکەم و کوڕەکانم بکەن وار بەڕێزیش پرسیار و شتی وای بۆ دروست ببینم توانی بی وەڵام بدەمەوە داوای بەخشینی یەکەم هەوڵەدەم دواتر ئەگەر پرسیارێک وەڵام نەدابێتەوە وەڵامی بدەمەوە تا بابەتێکی دیکە لە دەرفەتێکی دیکە دێمەوە خزمەتتان تاو کاتە ماڵی هەمووتاناوەتان سپاس بۆ جێگرتنتان و بۆ کاتپێدانی خۆتان بە من و هەمووتان تاجی سەری من هەمووتانم خۆشێ چاو یەکە بێکە تاماچەکەم کاتێکی خۆش شەوتان شاد